لە درێژەی بەردەوامی چالاکیەکان بۆ پاڵپشتی و هاوسۆزی لەگەڵ کوردانی ڕۆژاوا مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان لە بەردەم پەروەردەی ڕانیا گردبوونەوەیەکیان ئەنجامدا تایدا هاوسۆزی و پاڵپشتیان بۆ ڕۆژاوا دووپات کردەوە. پەیامی یەک ڕێزی و پشتیوانی کوردانە، پەیامی دۆستایەتی دەستی دۆستایەتی بۆ هەموو تۆهان درێژ دەکەین. لێرە ئەوەی دەرخست کە هەستی نەتەوایەتی لای ڕۆڵەکانی ئێمە لە باخچەی نەڵاون تا ئامادەیەکان هەستی نیشتیمانپەروەری بەقووە هەر کاتێک کورد کە مەترسی لەسەر بێ هەموو بە هەموو چنین توێژەکانەوە یەک پارچە و یەک دڵ و یەک ڕۆح پارێزگایی لە کوردان دەکەن. هەمووان دڵتەنگ و هاوکات نیگەرانن بەو بارودۆخەی لا ڕۆژاوای کوردستان هەیە، بەتایبەت کە هەزاران خێزانی مەدەنی ئاوارە بوون و لە دۆخێکی سەختدا دەژین. مامۆستایانی و قوتابیان ئەو ستەم و پێشێلکاریە بەرامبەر گەل و هاوزمانەکانیان ڕەت دەکەنەوە. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە کەمترین هەوڵ و هاوکاری و خەمان بۆ خوشکبرایانمان لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا کە ئێستا لەژێر عەزاب و ئازارێکی زۆردا لە برسەتی لە تونوایەتی ئێمە پێیان دەڵێن ئێمە پشتوپەناتان ئێمە هاوکارتان مادی و معنەوی و ئەوەی ئێستا هاتوون لێرە کۆبوونەتەوە هیچ شیوانیە بۆیان، بەڵام ئینشەڵا لە هەر پێویستێک کە پێیان بێ ئێمە وەکو دەڵێت درێخی ناکەین. هاتوون بۆ پشتیوانیکردنی لە خوشکبرایانمان لە ڕۆژئاوا، باکوور، باشوور، ڕۆژهەڵات، ڕۆژئاوا یەک پارچە بە دوژمنانمان هەڵپەڕن. ئەوان ناتوانن ئێمە پارچە پارچەکە هەر وەک سەرکردەمان قازی محەممەد دامەزرێنەری کۆماری کوردستان لە ساڵی 1936 دەفەرمێ ئەگەر لە 600 پارچەکان بمدەنە ژێرگول لەو ڕێکبار بچمە سەردان قسێت لێم دێتە سەرزار کوردستان وڵاتێکە و نابێ بە چوار. سەرەڕای ئاگربەز لە سووریا و ڕۆژاوای کوردستان هێشتا گرژیەکان ناوبەناو هەن و هەزاران خێزان لە ئاوارەیی و برسێتیدان. بۆیە لە شار و شارۆچکەکانی هەرێم و لە دەرەوەی وڵاتیش چەند ڕۆژێکە ناڕەزایەتی و خۆپشاندانی بەردەوام و فراوان و کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بەڕێوە دەچێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.